سلاف بینەرن هێژا خوشتوی بینەرن بەرنامە دەربڕین خوشحالم کو دخەلەکەکانی داهاتمە خزمەتە هاوێن بەرێز بینەران گەلێک جاران مرۆڤ هەندێک کاران ناکەتن ji ber ku ew bi xwe dibêjîtin min bawerî bi xwe û bi bextê xwe nîne digel me da bin da ku bizanîn welatiyên parêzgeha Hewlêrê heta çira dey bawerî bi xwe heye ku her karekê bikin serkeftinê têda bînin. هەتا چرا دەیکە باوەری بخۆ هەیە و هەر کارێکی بکەیت دێ سەرکەفتنێ دەستخۆڤین پێشەچی بە خێراتتان دەکەم شەرت نییە تۆ هەر کارێک بکەی سەرکەوتوم بی یعنی ئەو قەنعاتێ من هەمە یعنی هەموو کارەکەی بکەی قەنعاتە بی سەرکەوتو دەبی لەوانە شکستیش بێنی بە قەنعاتی من زۆر جارژێ سەرکەوتو دەبی ئەوە قەنعاتی ڕێی خۆمە چ وەختێک تا تشتێکیت تەشکەستن ئینایە بێگومان هەموو مرۆڤێک شکستی دێنی بە سەدەکەوێ خۆ لە ژیاندان ئەوی شکستینە نا تەواو یعنی هەموو مرۆڤێک شکست دێنی هەموو مرۆڤێک بە سەدەکەوی بێگومان هەموو کەسێک هەردوو ڕووی دەبینی مێ هەوڵی خۆی بدە تا باوەری بەختێ خۆ هەیە بێگومان هەمە شکستن دە هەر کارێکیدا تا ئینابیتن تاگیرێدایە بەختیڤەیان نا ڕەشبین نیمە بێگومان یعنی هەوڵم داوە زیاتر هەوڵم داوە خۆ شەرت نییە تو شکست دینە تاوا یعنی بێ ناومێد بی هەموو بەشەرێک نابی ناومێد بێ میسانێک ناومێدی نابی شکستن نەگرێدایە بەختیڤە نانە نییە ناشتوانە مەعاالە شتووە هەتا چرا دەی تا باوەری بخۆ هەیە و هەر کارێکی بکەیت دە سەرکەفتنێ بدەستخۆڤین وڵا ئینسان نەکخۆ هەموو ئینسانێک دەی باوەڕی بەخۆی هەبی هەموو کاتێک باوەڕمان بەخۆ بووە بۆی ئەو کارە ئەنجام بدەم هیچ کاتێک کارەکە سەرکەوتو نابی کە باوەڕت بەخۆ نەبی گرنگی بەخۆ نەدەی کە باوەڕت بەخۆ نەبوو هیچ کارێکت سەرکەوتو نابی باوەری بە بەختیڤە گرێدایە یان نا نەخێر هەموو بە تەمای خوای هەموو زادرێن دەیبنێت تەوەکەلت عەلە الله تەوەکەلت کە گوتت پەنا بەخوا خوا هەموو ئیشێکت دۆ جێبەجێ دەکا کە پشتت بەخوای قەیم و نابی ئینسان پشتی بە عەبدی قەیم بی لە هەموو حاڵەتێکدا کە گوتت تەوەکەلت عەلە الله تەواو یعنی ئەو کارێدا بە تەمای خوای دەکەی هەموو کاتەش نابێت بە تەمای خوای بکەی ئێمەش دەبی هەوڵەکی لۆ بدەین کەمەش هەر هەوڵمان نەدا سوودی نابیتن ئەم هەر لە مارەدانیش من دێ بە تەمای خوای بە تەمای خوای ئەو کارە سەرکەوتو نابی ئەگەر تا هەوڵدا و تا هەر شکستن ئێنا وی دەمی تو دێ چ بێژی وڵا هەدە بشکرانی خوای بکەین ئەوە تاقیکردنەوەیە خوا تاقی دەکات و ئایا بزان هەر لە هەر ئەو کاتیش ئایا باوەڕت بەخۆ هەیە بۆی هەستیەوە سەر پێ تو نابێژی و من بەخت نینە من شانس نینە وڵای ئەو قسانە ئەوە ویتە ئەوە بریشتە سزاری ئیسیفا ئەوە هەر دووبارە دەکاتەوە لەو قسانە شانسم نییە و بەختم نییە و ئەو قسانە هیچی ڕاست نییە بەڕای من هەر برێ یعنی خەڵک وەسات بێژن و من باوەری بخۆ و بەختی خۆ نینە هەنە وەسات بێژن ئەو قسانە هەیە بە باوەڕی بە شانسێ دەرێ شانسم هەیە شانسم نییە و ئەو ڕۆژ شانسم نەبوو ئەو مانگەی ئەو ها نەبوو ئەو هابوو نەخێر هەموو کات ژیان هەموو تاقیکردنەوەیە لە بیدایەتی حتا ئەخیری لە بیدایەتی کە لەدایک دەبێت تا ئەخیری تا دەمری ئەوە ئینسان دەبێت زۆر باوەڕی بەخۆ هەبی لە هەموو حاڵەتێک لە هەموو کارێک کە ئەنجامی دەداتن کە ئینسان باوەڕی بەخۆ بوو هەموو کارێکی سەرکەوتو دەبیتن هەتا چرا دەیتە باوەری بخۆ هەیە و هەر کارێکی بکەیت هەر بوارێکیدا سەرکەفتنێ بدەستخۆڤە بینی کاتێکیشی کارێکی کرد ئەبێ باوەڕی بەو شەویە کە چۆنێکە کە بزانێ ئەوڵ و ئاخری چۆنە بەڵێ کارە کردی و تا شکستم پێ ئینایە وەڵی کارێ شکست دێنێ و کاریشەیە سەرکەوتو دەبێ یعنی تە شکستن ئینایە وەڵی لێ کارە شکستمێنە وەڵاوە ئیشێک بوو لە دوبەی لەگەڵ چەند برادێکا چوین برادەکانم وەکو فێڵ بوو لیان کردی دەما تەشکستن هێنا تە چ گوت ئاخیرێ یعنی تەنە گرێدا ببەختی بە تەنە گوت ئەوە شانسەیانم بەخت نینە وەڵا چەند برادێکم دەویەوە ئەوی شانسی ئەو نەفرێکمان لەگەڵەوەیەوە چیجا ڕۆین لەگەڵەیە ئیشمان کردو لەگەڵ سەرکەوتو نەبووە گشت بەختە شانسی نەبووە ینی خەتای ئەو نەفرەمان بووە گرێ ددان ببەختی بە ئان دەبێژن مە بەخت نینە نا بەڵێ قەسەی بەخت نییە بڵێن بەخت ئەوە هەیە کاری وایە بەنجامەگا بەس کاری وایشەیە درەنگ دەگەی
بەڵێ ئەنا ئیشی بەوە نیە بڵێ ئەمە شانسە یان شتێک بێ خاڵە ئەیکێ بوو دەست بە ئینانە سەرکەفتنێ چییە؟ بەدەستێنانی ئەبێ ڕازگۆبی لە هەرچی شێکە کرد ڕازگۆبی لەگەڵ هەر برادێکە ئیشێکە کرد ڕازگۆبی لەگەڵ یا سەرکەوتوو دەبی. چەند باوەری بخۆ هەیە؟ بەخوای مەسلەی باوەڕ قەناعەتە هەموو شتە قەناعەتە ینی ئەو کەسەی کە باوەڕی بەخۆی هەیە قەناعەتێکی هەیە لە ژیان ینی بەرنامەی هەیە لە ژیانی خۆیدا ئەجا ئەو بەرنامانە ینی ئایا سەردەگری سەر ناگریتن بەس زیاتر دەگەڕێتەوە سە قەناعەتی ئینسان هەیە ینی شەخص هەیە قەناعەتی بە هیچ شتێکی نییە کە قەناعەتیش نەبوو ینی وا دەزانی بەختەکەشی باش نییە ئەوەش ناگەڕێتەوە سەر ئەوەی ینی لە هەوڵ و تێکۆشانی ئەو کەسەدایە ئەنی لە دەستە خۆیدایە ڕاستەکەی تا چجارە کارە کردی و تەشکەستن پێ ئینایە؟ بەخوای بووە ئارێ وەڵا ئەو وەڵاهی ینی لە ژیان هەرگیز کەسێک نییە هەموو کارێکی کردی بیتن برێ سەرکەوتنی بەدەستی ناوی بەدەستی نابی بەسیا ینی لەوانەی کەتب بووم بەس هەوڵم بۆدایە هەتاوەکو ینی گەیشتمەوە ئەوەی خۆم. دەما تەشکەستن ئینابیتن ئینایە دوی کاریدا تا چجارە نەگوتیا بە بەختێ منە یانژی شانسێ منە؟ بەرێ وەڵا ئەو کاتێ ئەو نەها قسانە لەو کاتانە دەکرێتن کەەوە ینی شتەکە کوبلێت تازە ڕوویداوە کە ڕوویدا ینی لە ئەوەی خۆتە چۆن بڵێ لە کاتی تووڕەبوونە ئەو کاتێ بەس باش بەخسە سعاتەکە 2 سعاتە هیچ شتەکەەوە هەلە نامینێتەوە. دروستە و هەر کەسێک شکستن ئیناویت بشتەوە شانسی منە یانژی بەختێ منە درستە واسابێژ بەخوای هەتا ڕادەچی شانس و بەخت هەیە ئەنی بەو ڕادێژ نییە ئەنی ڕاستە لە هەندە کات شانس و بەخت هەیە بەس لە هەندە کاتیشەیە دەگەڕێت و شخصەکەی خۆی. هەتا چ ڕادەیتە باوەری بخۆ هەیە و هەر کارێکی بکەی دێ سەرکەفتنێ بدەستخۆبینی؟ وڵای خۆی لە هەر کارەژیدا ئەگەر ئەتو سخە باوڕت بەخۆ نەبی 100% ینی نەزعەت نانی کار شکستێک شتینەگە لە هەر شتێکی نەزعەت نینە شکستێکی دینات و نابی بکەوی یا دەبی هیوای سەرکەوتن بخوازی کەدا نەکەوی یعنی تە باوەری بخۆ هەیە؟ بەڵێ 100% باوەڕیم بەخۆ هەیە. بەڵێ تا چجارە کارە کردی و تەشکەستن پێ ئینایە؟ بەرێ زۆر کارم کردی برێن شکست منە بەس هەر بەردەوام بوومە لەسەری نەزعەتم هینایەوە دوای نابی ئەتو هەر بکەوی دەستبەرداری بی. دەما تەشکەستن ئینابیتن دوی کارێ ئەوێ تا هەوڵدای تا چجارە نەگوتیا و بەختێ منە یان شانسی منە؟ باوە دەرەی بەزەخەر نابی بکەوی و باوەڕ پێ نەبی هەردەبی باوەڕەتەویدا سەرکەوتن بەدەستبینی. بەڵێ هێندە کەسان دەما شکستن دینن دەبێژن ئەمە شانس نینانژی مە بەخت نینە بوو ئەو باوەڕی بەخۆی نییە کە باوەڕ نەبوو دەکەوی کە باوەڕت هەبی نابی بکەوی دەی باوەڕت بەخۆت بیدا سەرکەوتن بەدەستبینی. بەڵێ باشە خاڵەیەکێ بوو دەست بە ئینانە سەرکەفتنێ چیە؟ سەرکەوتنەوەی تو دەبی ورەتەبی دەبی بەهێزبی نابی بکەوی دەبی هەر کارەکەت ئەگەر نەزعەتی نینە نابی ئەتو بکەوی دەبی بەهێزبی ورەت بەرزبی. ئەتا چ ڕادەیتە باوەری بخۆ هەیە؟ من تا 100% باوەڕم بەخۆیە چکە هەر کەسێک هەر ئینسانێک یعنی لۆ خۆی مەسەرەن حەول بدات بۆ ژیانی خۆی مەسەرەن سەرکەوتوو دەبی لە نایە هەموو شتێکی مەسەرەن ئێستا تو ئەمن لە باوەڕی خۆم مەسەرەن ژیانی خۆمدا خۆم ئەو بکەم برێمەوە ژیانم بەستراوە بە چاوزار ژیانم بەستراوە مەسەرەن لۆ خۆم من عول لۆ خۆم نەدەم لە ژیانی خۆم هەر شتێک عول لۆ خۆت نەدەی هیچ شتێک سەرکەوتو نابی لە ژیانی خۆتدا ئینسانیش دەبی عول لە ژیانی خۆی بدا و سەرکەوتوش دەبی بەڕای من. گەلە کەس دەماش کەسنێت ئینن دەبێژن مە باوەری بۆ خۆنیانژی مە شانس نینە مە بەخت نینە بووی خۆی ئەو شتانە لۆ سەر شخصی ئەو کەسەی دەگەڕێتەوە هەتا چەند مەسەن فکرکردنەوەی خۆی هەرچەند ئینسان فکر بکاتەوە بەڕای من زیاتر دەگاتە نەتیجە چکە ئێستا ئەمن دەرێم مەسەرەن دەمێ شتێکی بکەم لە ژیانی خۆمدا ئەگەر حولی لە هەر شتێکی بدەیت دەتوێت یعنی بەس بەڕای من نەجەعەت دەینیتن یعنی ئەتو ئێستا برێ من نای ئەو شتەی ناکەم نەجەعەت نانیم من ئەو شتم پێ دروست نییە و پێ باشیش نییە چکە ئینسان چەند ئەول بدا لە ژیانی خۆی هەندە یعنی شت زیاتر دروست دەبێت و شت زیاتر ئەول دەدرێتن بەس بەڕای من ئەو شتەوە نییە برێ وەڵا ئەمن بەختم نییە و یانیش ئەو شتە هەر شتە بە ئەوەی خۆی هەیە بەڵام بەخت وانە شتی وان نییە. کارە کردی و تەشکەستن پێی نابیتم بەخوای الحەمدولله هەر کارێکم کردبی یعنی لە ڕووی باشەی
سەرکەوتوم منە الحەمدولله هیچ تەکنی لە ژیانم دەبرێم سەرکەوتوم نەینەیە يعني هم گەشتی ئەف تەمەنە هیچ وەختێک تەشکەستن نینایە زیاتر ناوەڵا یعنی هەر زیاتر شتی باشم کردی و شتی باشم هاتەڕێ کەمەک هەبووە بەڵام بەکو ئەوەی نییە برم کا باز بکەم برێم وەڵانیتم بەس ئەوەشم بەوەی نییە برم سەرکەوتو ناینم و یانیش هەشتە کردبیتم سەرکەوتم لە خوای بەزیاد بێ هەتا چرا دەیتا باوەری بخۆ هەیەک و هەر کارێکی بکەیتە هەر بوارێکیدا سەرکەفتنێ بدەستخۆ ببینی والله تا ڕادەیەکی زۆر باوەڕم بەخۆم هەیە چونکە ئینسانم ئینسانەکەی باوەڕی بەخۆی هەبیتن یعنی قەناعەتی هەبیتن هەری شتێکی دەکاتن کە سەرکەوتو دەبیتن کە سەریش نەکەوت دەبی هەڵوی لۆ بدا کە سەرکەویتن چ کارە کریەوتە سەرکەفتن پێ نینایە ئانکو تەشکەستن پێی نایە کارم کردی شکستم هینەیە بەس ئینسان دەبی هەوڵ بدا و هەستیتەوە و خۆی قیت کاتەوە هەرەوە نیە تو برێ بەسە ناکەم بەسە ناکەم ڕۆژەکەدا دێ سەر دەکەی و قەناعەتت دەبیتن چ کارێک تەکریە و تەشکەستن پێی نایە والله قەزە ئێستا معالی زۆر جا برێن ئێستا جلو بەرجی من دارانەوە نیە زۆر ئیشتگەم کردیان قەناعەتم پێی نییە بۆ گۆڕیتمە تا قەناعەتم بە ئیشەکی هاتیە چ جارە ببەختی بە نەگرێدای ئانکو دەبێژی من شانس نینە من بەخت نینە دەما تەشکەستن ئینابیتم نا ئەوە ناگەڕێتەوە سە شانس و بەختی بینەوە دەگەڕێت و زیرەکی ئینسانەکەی کە ئیشەکی دەکەی یان شتێکی دەکەی دەبی لێ مرتاعبی بچی گەلک ینی کەسان دەبێژن دەما ئەشکەستنێ بدەستخۆڤەت ئینن دەبێژن ما باوەری بخۆ نینەیانژی بەخت نینەیانژی شانس نینە بوەسا دەبێژن ئەخ زۆر ئینسان هەیە ینی برێن خۆی بە لاواز دادن کەسی هیچ کەسێک لاواز نییە هەوڵ بدە جارێک دوو سێ چار ئاخری هەست سەر دەکەوی ئەوە نیە تو برێ ئیشەکی دەکەی دەستی لۆ دەبێ برێ زەرەرە ڕۆژەکە دادێ قانجاز بکەی و سەرکەوتن بەدەست بینی ساڵی چەند تا باوەری بخۆ هەیە ئەمن تقریبا 100 باوەڕم بەخۆ هەیە مادەم ئینسان لەخوای بەزیاد و قستانی نە باوەڕمان بەخۆ هەیە هەتا چرا دەیتە باوەری بخۆ هەیە و تو هەر کارێکی بکەیت سەرکەفتنێ بدەستخۆ بی والله دەبی هەموو ئینسانێک هەموو مرۆڤێک دەبی باوەڕی بەخۆی هەبی هەر شتێکی بێوێتن دەتانی دەست بەجێ مەسەلەن هەر شتێکی بێت ئەو شتەی لە دڵیدایان لە مێشتەیە باوەڕی بەخۆی بی دەتانی سەرکەوتنی بەدەست بێنی ینی تا باوەری بخۆ هەیە زۆرش هەری شەش مەسەلەن بمەوێ بیکەم دەیکەم بە سەرکەوتویش سەرکەوتنیش بەدەست دێنم تا چ کارە کریەک و تەشکەستن پێ ئینابیتم هەر بەنسبەت ئیشی خۆم کاری خۆم سەرکەوتم بەدەستینە زۆر بواریت کەشەیە ویستیتم بیکەم ئەو شتەی لە مشکن کردیتم کە باوەڕم بەخۆیە جێبەجێم کردی باش شکست دەینی بەس نابی لەو حالەتەی بڵێ شکستم هێنا و وازی لێبین بەردەوام دەبین لەو شتێک کە تۆ دەتەوێت یان لە دڵتە یان لە مێشکتە ئەگەر هەوڵی لۆ بدەی دێتە جێبەجێ دەکرێت بۆچی هەندێک کەسان دەماشکەستن دە هەر کارێکی دادئینن دەبێژن مە شانس نینە ئەنگو مە بەخت نینە بۆچی وەسات ئەوە بەنسبەت باوەڕ شانس هەتا حەدەچی خەڵکەیە قەنعاتی شانس هەر هەیە بەڵام هەموو کەسێک دەبی حەولەی خۆی بداتن نابین شتێک مەسەلەن شکستم هینە زۆری شەیە مەسەلەن شکستم پێ هینەیە بالعکس بەردەوام بوویمەوە لەسەری تا سەرکەوتن بەدەستینەیە ئەنکو سەرکەفتن یان شکستن نەگرێدایە بە بەختی ئەنکو شانس شانس هەتا حەدەچی هەیە بەس بەڵام دەبی حەولەی لۆ بدەی تاکو شانسی زاری یەکەم نابێتن زاری دوم حتما دەبیتن چەند گرنگە ئینسان باوەری بخۆ هەبیتن دە هەر کارێکی بکەتن وڵای تەبان ئینسان دەبێت بڕای بەخۆی بێ لە شکستە مەسەن تو شتێکت بەسەر هاتێکت بەسەرادێ دەبێت خۆراگر بینەڵی بەختم وایە و شانسم وایە خۆی شانس ڕاز نییە و قسانە ئینسان زیرەکی خۆی و مقاومەی دڵی خۆی تەواوە یعنی دەبێت شکست نێنی لەوە حەول دەی و زیاتر حەول بدەی بۆ ئەوەی کە ئەو کەس خەسارەی لێت کەوتۆ بیهێنیتەوە نەک بڵێ وەڵام من بەختم نییە و دەبێ واز لەو حیسابە بێنم ئەو تشتە بکەم باوەڕ بەخۆ بنەوە ئێسان دەبێ ینی خۆراگر بێ لە حالەتی شکستی لە حالەتی خەسارەیەک لە ئەو نەوعەتشانە کە دێتە پێش ئینسان دەبێ خۆراگربی ینی بڕات بە خۆت هەبێ نەک بڵێ تو بچی لە ماڵەوە بکەی و بڵێ وڵات تاوا منەوە ئیشە نابێتتر من بۆ من بەختم نییە لەو تشتا
تۆ گەشتی ئەف تەمەنەژی تەمەەن درێژتر بژی ئینشەڵا تە چ کارە کردیەک و تەشکەستن پێی نابیتن وڵی تەبعەن چۆنی سێمە مەسەن لە بازارە ئیشەکەین لە ئیشەیە بۆمان نهاتووە لە ئیشەکە بۆمان ناتوە وازمان ژنەینەوە بەردەوام بووینە لەسەری ئیشمان کردوێتەوە ئەو تایزیە و شتەمان کردوێتەوە ئەینە دەبێت مقاومەکە لەسەر ئیشەکە بەردەوامبی لەسەرەوە نەک بڵێ وازبێنی بەزەگەت شتێک پێ غەڵەت بێەوە جایسن تو شتێکەکەی غەڵەکە دێ پەشیمان بی لەو غەڵەتی کردوتە بەڵام ئەگەر تشتێکە تو ئەوە کاسبیەکەی ئیشێکەکەی دێتە پێشت نابێت تو هورەت بڕوخێ دەبێ هورە بەرزبی لە سەرۆی ینی چجارەتە نەگوتیە من شەڵسینە ئەنکو من بەخت نینە دوێ کاریدا هەیە وا ئەڵێ بەڵام ئەو من لەگەڵ ئەوەیانی مەسەلە شەنس ئەساسی نییە شانس لەسەر سقە بەخۆبوون ئەساسیانی دەبێت تو سقەت بە خۆت هەبێ مەسەلەوە نیە بڵێ وەڵام من شانسم نییە و ئەو عیشاکەم بۆم نایە دەبێت سقەت بە خۆت هەبێ ئەگە سقەت بە خۆت هەبێ خۆت زاڵە بێ بەسەر ئەو شکستانەی کە هاتۆ بەسەرتا باوەری بەخۆبوون چەند گرنگە بۆ ئینسان مرۆڤ بۆ هەر شتێک بیەوێت کە هەوڵی بۆ بداتوانێت ئەو شتانەی کە بیەوێت دەتوانێت بە ئاسانی بەدەستی بێنێت هەر شتێکیش کە ئەگەر لای مرۆڤ قرس بێت زۆر بە ئاسانی ئەگەر هەوڵی بۆ بدات دەتوانێت بەدەستی بێنێت تا باوەری بەخۆ هەیە تو هەر کارێکی بکەی سەرکەوتنێ دەستخۆ ببینی هەموو مرۆڤێک ئەبێ باوەڕی بەخۆی بێ لەبەرەوەی سەرکەوتن بۆ هەموو مرۆڤێکە کارە کردی و تەشکەستن پێی نابیتن مرۆڤ لەدەست خۆیەتی کە بتوانێت شکست بێنیان سەرکەوتو بێ بەڵام هەر مرۆڤێک ئەگەر شکست نێنێ ناتوانێت سەرکەوتو بێ هەتا چرا دەیتە باوەری بەخۆ هەیە و هەر کارێکی بکەی دێ سەرکەوتنێ دەستخۆ بینی پێشەکەی بە خێراتنی تەلەڤیزیۆنەکەتان دەکەم دەستخۆشتان لێ دەکەم بۆ بەرنامەی وڵا دەبێت ئینسانەکان باوەڕێکی کولیان بەخۆیانەوێت چکاری ئینسانێک باوەڕی بەخۆی نەبی لە کۆتاییدا سەرکەوتن بەدەستناینیتن پێویستە ئینسانەکان زۆر زیاد دەبینی لە کارێکیدا سەرکەوتو نابی بەڕای من وا باشە بەردەوامبی لەسەر ئەو کارە هەتا ئەو کاتەی سەرکەوتن بەدەستدەینیتن چ کارە کردی و تەشکەستن پێی نابیتن بەڵێ ئینسان دیارە هەمومان وەکو مرۆڤ زۆر کاران دەکەین لە ژیانماندا هەندێک زار سەرکەوتن نابین بەڵام مهم ئەوەیە ئینسان بەردەوامبی لەو کارێک کە دەکاتن تاکو سەرکەوتن بەدەستبینی ئەمە مەسەلەن لەگە ئەو برادەری چەند ساڵەکە لێرا و کارە دەکەین زۆر زاری ژوە بە شکستماهینە سەرکەوتنماهینە شکستماهینە مهمووی ئینسان لە ژیانیدا بەردەوامبی هەر ئیشەشی دەکاتن ئەو ئیشەی کە باوەڕی پێیاوی حتمما لە کۆتاییدا نەتیجەچی دەبیتن دەما تەشکەستن ئینایە تا چجارە نەگوتیەوە شانسی منەیان بەختێ منە عفومکە وەکو خۆمە من حتمما باوڕم بە بەخت و شانس و شتانە نییە چکەم باوڕم بە قەدەری خوای هەیە ئینسان دەدینی زۆر زار کارێکی دەکە بەخۆی سەرکەوتن نابی ئەجا پەنا دەباتە سەر بەخت و شانس و شتانە ئەم بە خۆم قەنەعەتم بە بەخت و شانس و شتانە نییە ئەتو لە ژیانی خۆدا دەدینی ئیشەشی دەکەی بەڕێک و پێچ و خیانەتی تێدا نەبی چاکبی ئیشەکەت دەکری سەرکەوتن بەدەستبینی هەندێک زانیش سەرکەوتن بەدەست ناینی بەڵام وەکو بەخت نا قەدەری ئەم زیاتر باوڕم بە قەدەری هەیە هەندێک ئینسانەکانی شەنە باوڕیان بە بەخت و بەو گۆشتان هەیە بەس ئەم وەکو خۆم باوڕم پێ نییە بەردەوام بە لە سەکارەکەی خۆت حتمما نەتیجەشی دەبیتن شەر نییە زووی بیتن بەڵکو درەنگ بەڵام مهم وی ئینسان بەردەوام بیتن ئەم بە خۆم زاری وا هەبووە پێش ئەو کاری وام کردووە بەمان گەڕاوم مەسەلەن هیچم بەدەست نەکەوتوە باوڕم پێ بکە ینی بەمان گەڕاوم بەڵام لە کۆتاییدا لە یەک کاتی قازانجێکی وام کردیە تۆرەی هەموو پێشتری کردیتەوە کە وەکو زەرم کردی قازانشی زۆرم بەدەستینایە مهمووی ئینسان لە ژیانیدا بەردەوام بیت هەرچ کارێک بیتن کە قەناعەتی پێ بیتن بەڵێ فەرموو بۆچی گەلێک کەسان دەما شکەستن دینە دەبێژن مە بەختنی ناکو ئەوە شانسێمەیە بەردەوام نابن یعنی هەوڵ نادەن بۆچی خوشکە جان ئەمە لەناو کۆمەلگایەکی دەژین زیاتر هەندێک شتمان بەسەدا زاڵە مەسەلەن هەندێک کەلتوری هەیە بەسەرماندا زاڵ بووە ئەگەر نا مەسلەی بەخت نییە تو ینی ئەتوو کاری
مثلەن شتێکی دەکڕی دەیفرۆشەوە قازانج دەکەی ئەوڕۆ دەدێنی زەرەر دەکەی لەوانەیە نیوەی هۆکارەکەی خەتای خۆت بی لەوانەیە شتەکەت باش نەبی جنسەکەت چاک نەبی لە فرۆشتنی لێزان نەبی مشتری نەبیتن یعنی ئێستا مقارنن بە ئیش و خۆم ئێستا جێگایەکە من جێگایەکی خراپە ئەم چ برێ مەسەلەن وەڵا بەختم نییە ئێرانە کرێەکەی هەرزانترە لێرانە ئێرە لەوانەیە بە 1 ملیۆنی بکرێکە ئێرە لەوانەیە بە 200,000 دیناری بیتن زامی ژەگەت جێی خۆم بگوازم و بسمە شوێنێککە لەوانەیە کاسیەکەم باشتر بی ئەمن وەکو خۆم هیچ باوڕم بە بەخت و بە شەنس و بەو شتانە نیە وەکو خۆم خەڵکانت شێ باوڕی پێ دەبیتن بەس مەبەستی من ئەو پاک و خاوێنی بی بە چاچی بیتن بەڕاستی بیتن حتمما نەتیجەشی دەینیتن باوەری بەخۆبوون چەند گرنگە بۆ مرۆڤی بشەچی بە خێراتنی کەڵگاتن دەکەم بە خێر بێن سەرچاومان باوەڕ بەخۆبوون بەڕاستی هەموو ئینسانێک دەی باوەڕ بەخۆی هەبی لە کارەکانی ڕۆژانەی ئەگەر ئینسان بەم باوەڕ بەخۆی نەبی ئەوە لە کارەکانی سەرکەوتو نابی یعنی هەموو ئینسانێک یاقینێکی ناودوری خۆی هەبیتن و باوەڕ بەخۆی بە تەئەکید سات سەرکەوتو دەبی زۆریش چ کارە کردی و تا شکستم پێی ناویتم بەخۆی ئەو کارانە کردم ئەلحەمدوللا تا سەرکەوتو بوومە پژیرش ئەساسە ئەنەی برادەرەکانت یان خزم و کەس و داک و باوکت پژیریت بکە زۆر ئەساسە ئەوش یەقینە پات بۆ دەنەکە باوەڕ بەخۆ دەبی بسێناتە خاڵە ئەیکێ بوو دەستەوە ئینانە سەرکەفتنێ چییە بەخۆی خاڵ یەکەم باوەڕ بخۆبوونە باوەڕ بخۆبوون و پژیریکردن پژیریکردن ینی زۆر میمە لەسەر ئەو کەسەکە باوەڕی بەخۆی دەبیتن و زیاتری سەردەکەوی لە کاراندا بۆچی گەلە کەساندا ماشکەستنێ دەستخۆبەت ینی شکستنێت ئینن دەبێژن مە بەخت نینە یانژی مە شانس نینە بوو بە من بەخت شتەچی ئەو هالە نییانە کەسێک هەم کەسێک هەوڵ بدە سەر دەکەویت کە تو هەر هەوڵ نەدەی هەر برێز شانسم نییە بەختم نییە و تاکید و سەر ناکەی تە باوەری بە شانس و بەخت هەیە بەس شتەشی ینی ئەو هالە نییە برێن وەڵا بەداتوم لە هەر ڕێگایەک هەر کارێک هەریشێک هەر برێنی ماڵێ بی دەرێبی یان دەوام بیت یانیش کاری ڕۆژانت بی هەوڵ بدەی بەس تا سەد بە من ڕای خۆم سەر دەکەویت باوەری بخۆبوون ڕاماناوەی چەندێ دەدەتن کو هەردەم کار بکەتن ji بۆ سەرکەفتنێ هەر بوارەکیدا بینەرن هێژا خۆشتوی الڤێرەجی ئەم گەهشتینە دماهیکا خەلەکا vê heftiyê ta ئەموهین و خەلەکەکا دیژی بەرنامێ دەربڕین هێڤیا بەختێکی پاقش و جوان بۆ هەوە هەمیان دخوازین بخاترا هەوە